Network Plus with Yassine Haykas. سڵاتان لەبێت ئازان و خۆشەویستان بەخێبن بۆ وانەیەکی نوێ لە بەشی دووەمی کۆرسی نێتوەرک پلس. لەم وانەیە باسی گرنگترین چینی OSI مدل دەکەین، ئەویش ترانسپۆرتە، ترانسپۆرت لێر واتە چینی گواستنەوە. با پێکەوە بزانین چینی گواستنەوە چییە؟ زۆر باشی ئەو چینەشی بکەینەوە بۆ بەشی جیاواز تاکو بە باشی لەم وانەیە تێبگەن. با دەست پێ بکەین سەرەتا با پێناسەی ترانسپۆرت لێر. چینی گواستنەوە چینی چوارەمی مدێڵی OSIە، بەرپرسیارە لە گواستنەوەی داتا لە نێوان ئامێرەکانی سەر تۆڕەکە بە شێوەیەکی کارە، کەواتە وەکو پێناسەکەی ئەو بەرپرسیارە لە گواستنەوەی داتا، وەکو ناوەکەی خۆشی دیارە ترانسپۆرت واتە گواستنەوە، کەواتە لە ناوەکەی دیارەکە ئەو چینە کاریوی گواستنەوەی داتایە. باش، ئەو چینە پەیوەندی نێوان بەرنامەکانی سەر ئامێرە جیاوازەکان بەڕێوە دەبات و دڵنیایی دەدات کە داتایەکان بە دروستی دەگەنە ئامێرەکەی تر. یەکێک لە ئەرکەسەرەکیەکانی بریتە لە دابەشکردنی داتا بۆ یەکە بچووکەکان کە پێیان دەڵێن سێگمنت، ئەمەش بەڕێوەبردن و گواستنەوە ئاسانتر دەکات لە سەرانسەری تۆڕەکەدا. لەگەڵ گەیشتنیان ئەم سێگمنتانە کۆ دەکرێنەوە بۆ پێکهێنانی داتا ئەسڵیەکە. باشە، کەواتە ئێستا یەکێک هەر لەناو پێناسەکەی پێش ئەوەی بڕۆینە ناو ئەرکەکانی ئێوە زانیتان کە کارێوی گواستنەوەیە و هەروەها پێشتر لە چینەکانی سەرەوە داتا بوو، بەڵام لە ترانسپۆرت دەبێتە سێگمنت دابەش دەکرێت داتایەکە لە کاتی گواستنەوەیان بۆ ئامێرەکەییکە ئەو پارچە بچووکانە کۆ دەکرێنەوە بۆ داتا ئەسڵیەکە. هەروەها پرۆتۆکۆڵی گونجاو هەڵدەبژێرێ بۆ گواستنەوەی داتایەکە. دوو شێوەزی گرنگترین پرۆتۆکۆڵمان هەیە لە ترانسپۆرت کە کار دەکەن. TCPمان هەیە لەگەڵ UDP. ئەو داتایانەی پێویستیان بە متمانە پێکردنە، پێویستیان بەوەیە کە بزانن 100% پارێزراوە و هەروەها گەشتۆتە ئامێرەکەی بەرامبەر TCP بەکاردێن. بەڵام ئەو داتایانی کە پێویستیان بە خێراییە، پێویستیان بە متمانە پێکردن و بە گرنجیدان نییە، UDP بەکاردێنن. بابینە سەر ئەرکەکانی چینی گواستنەوە. یەکەم کار کە هەیتی گواستنەوە بەڕێوەبردننی داتا لە نێوان بەرنامەکان. دڵنیایی دەدات لەوەی کە ئەو زانیاریانە کە لەلایەن بەرنمەیەکی دیاریکراودا وەکو وێبگار یاخود ئیمێل، ڤیددیۆ، داتا هەر شتێک بێ دەگەنە بەرنامە دروستەکە لەسەر ئامێرەکەی تر. ئەمەش بە بەکارهێنانی ژمارەی دەواازەکان کە پێیان دەڵێن پۆرت نمبەر بۆ ناسینەوەی بەرنمەی ئامانج ئەنجام دەدرێت. واتە یەکەم شت دڵنیا دەبێ لە گواستنەوەی داتایەکە بۆ کۆمپیوتەرەکەی دیکە. باشە، ئەویش لە ڕێگای پۆرت نمبەر کە یەکێکە لە کارەکانی. ئێستا باز دەکەین کە پۆرت نمبەر چێ. بابینە سە دووەم، پارچەکردن و کۆکردنەوەی داتایەکە. داتە گەورەکان دابەش دەکرێت بۆ پارچەی بچووکتر، بەش واتە سێگمنت، بۆ ئاسانکاری گواستنەوە لە سەرانسەری تۆڕەکە. کاتێک داتایەکان دەگەن ئەم پارچانە کۆ دەکرێنەوە بۆ ئەوەی پەیامی ئەسڵی پێک بهێنن. ینی بۆ نمونە تۆ ئەو داتایەت هەیە لە ناو نێتوەرک، ئەوە داتایەکە. باشە، ئەو داتایە وەک خۆی لە چینی ئەپلیکیشن هەر داتایە، ئاگادار بن. لە چینی پرزنتیشن هەر داتایە وەک خۆی، گۆڕانکاری تێدا ناکرێت. لە چینی پێنجەم سێشن هەر داتایە. باشە، بەڵام کە دێتە ترانسپۆرت یەکێک لە کارەکانی دابەشکردنی ئەو داتا گەورەیە بۆ بەشی بچووکتر، ئێمە پێی دەڵێن سێگمنت. واتە ئەو داتا ئەسلیە دابەش دەکا بۆ بەشی بچووکتر وەکو ئەو بەشانە تاکو بینێرێ لە ناو نێتوۆرکەکە. سێگمنتی یەکەم دەنێرێ، سێگمنتی دووەم دەنێرێ، سێەم دەنێرێ تا کۆتایی. لە ئامێرەکەی تر ئەو پارچە بچووکانە کۆ دەکرێنەوە بۆ پێکهێنانی داتا ئەسلیەکە. ئەوە پارچەکردن و کۆکردنەوەی پارچەکانە. زۆر گرنگە بزانن کە داتا لە چینی ترانسپۆرت دەبێتە سێگمنت. باش، بابینە سەر کاری سێیەمی، جۆری پەیوەندیەکە دیاری دەکە. ئایا پەیوەندیەکە متمانە پێکراوە، کۆنێکشن ئۆرینتد بە بەکارهێنانی پرۆتۆکۆڵی TCP، یاخود پەیوەندیەکە کۆنێکشن لیزە واتە بە بەکارهێنانی پرۆتۆکۆڵی UDP. کەمێکی دیکە باسی ئەو دوو جۆرە پەیوەندی گرنگە دەکەین. کۆنێکشن ئۆرینتد مانەنگ چییە؟ وە کۆنێکشن لیس کە متمانە پێکردنی تێدا نییە کە پرۆتۆکۆڵی UDP بەکاردەهێنێ. باشە، باسی ئەویش دەکەین. ئەرکی چوارەمی کۆنتڕۆڵکردنی لێشاوە.
یعنی لێشاوێکی زۆری داتا ڕێگری لێ دەکا. باشە؟ ڕێگری دەکا لە ناردنی بڕێکی زۆری داتا کە دەتوانێت ببێتە هۆی قەرباڵغیەکی گەورە لە ئامێری وەرگردا. کۆنتترۆلی هەڵەمان هەیە ئیرۆر کۆنتترۆل هەڵەکان لە داتایەکان دەستنیشان دەکرێت و تێکچووەکان یاخود وەمبووەکان دەگوازرێنەوە تەنها لە TCP. طبعاً فلۆ کۆنتترۆل و ئیرۆر کۆنتترۆل ئەوانە لەناو پرۆتۆکۆلی TCP نا کە متمانە تێکراوی تێدایە. با بینە سەر ڕۆڵی پۆرت نمبەر لە چینی گواستنەوە. دەزانم لەوانەیە هەندێکتان بزانم پۆرت نمبەر چییە، بەڵام دەوێت باسی بکەین. ژمارەی دەواازە ڕۆڵێکی سەرەکی دەگەێڕێت لە دیاریکردنی ئەوەی کە کام بەرنامە یان خزمەت گوزاری لە ناو ئامێرەکە دەبێت داتایەکان وەربگرێت. مەبەست لە دەواازە جیاکردنەوەی ئەو بەرنامە جیاوازانن کە هەمان ناونیشانی IP بەکاردەهێنن. نمونەیەکتان بۆ بێنم سەبارەت بە پۆرت نمبەر تاکو بە ئاسانی لێی تێبگەن چکە بابەتی زۆر زیاترمان هەیە. چۆن ماڵێک ناونیشانێکی هەیە بۆ نمونەی ژمارەی ماڵەکەی هەیە ژمارەی خانووەکە، ئێمە ئەو ژمارەی خانووە دەیڵێن ئەوە IP ئەدرێسە کە هەر لاپتۆپێک هەر کۆمپیوتەرێک IP ئەدرێسی هەیە. باشە، کاتێک ئێمە داتایەکە دەگوازینەوە چۆن بزانین ئەو داتایە هی کامە بەرنمەیە لەو IP ئەدرێسە، هی کامە خزمەت گوزاریە ئەگە بەرنامەش نەبێت. طبعاً هەر ماڵک ژووری زۆری تێدایە. باشە، ئێمە چۆن بزانین ئەو کاڵایە ئەو داتایە هی ئەو ژوورەیە، ژووری یەکەمە یاخود ژووری دووەمە، ژووری سێمە، چۆن بزانین؟ لە ڕێگای پۆرت نمبەر. یعنی ئێمە زانیمان IP ئەدرێسی هەیە، زانیمان ئەو ئامێرەیە ئێمە داتایەکەی بۆ دەنێری. بە چۆن بزانین ئەو داتایە هی کامە خزمەت گوزاریە؟ ئایا ئی ویبسایتە؟ ئایا ئەو داتایە هی فایلە؟ ئەو داتایە هی بەرنمەیەکی دیاریکراوە بۆ نمونە؟ لە ڕێگای پۆرت نمبەر. پۆرت نمبەر دەتوانن بڵێن ژمارەی ژوورەکەیە لە ناو خانووەکە. باشە، تاکو ئەو کەسێک کە کاڵایەکە دەینێ ڕاستە و خۆ بزانێتن ئەو کاڵایە هی ئەو ژوورەیە. باشە، ئەوەیە کە پۆرت نمبەر بەکاردێ لە ناو چینی گواستنەوە. وەک دەبینن پۆرت نمبەر ژمارەیە، ژمارەیەکی دیاریکراوە حەجز کراوە. ئێستا زیاتر باسی دەکەین. نمونە ئامێرێک یەک IP بەکاردەهێنێ بەڵام چەندین بەرنامە لێ کار دەکا. هەر یەکەیان لەسەر دەواازەیەکی جیاواز کار دەکەن بۆ وەرگرتنی داتایەکە. طبعاً ئێمە سێ زۆری پۆرت نمبەرمان هەیە، حەز ناکەم هەستێکیان باسی بکەین چکە کاتێکی زۆر دەبا، بەڵام یەک لە جۆرەکان باز دەکەین، ئەویش ویل نۆند پۆرتە، واتە پۆرتە ناسراوەکان کە زۆر گرنگە لە نێتوەرک پلس ئاگاداری بی. لە سیسکۆش ئەو بابەتە هەیە. ئەویش پۆرتی دەواازەی ینی ژمارەی پرۆتۆکۆڵەکانە. هەر پرۆتۆکۆڵێک ژمارەیەکی بۆ خۆی حجز کردووە، کاتێک داتایەکە بۆی گێ داتایەکە بزانێت بۆ ئەو پرۆتۆکۆڵەیە لە ڕێگەی ژمارەی دەواازەکە. باشە، بابێنی ئێستا باسی بکەین. کۆمەڵەیەک ژمارەی دەواازە کە لەلایەن سیستەمەوە بۆ بەکارهێنانی پرۆتۆکۆڵ و بەرنامە ناسراوەکان تەرخان کراوە. مەودای لە 0 بۆ 1023. سەیری ئەم وێنەیە بکەن. ژمارەکان ئێستاگە ببینن ژمارەی 20 و 21 بۆ FTP کە برپرسیارە لە گواستنەوەی فیلەکان. ئەوە پۆرتەکانن، ژمارەکانیان جیاوازە، زۆرن، هەر ژمارەیەک تەرخان کراوە بۆ پرۆتۆکۆڵێکی یاریکراوە. باشە، ئەو هەموو شتێک بوو سەبارەت بە پۆرت نمبەر. یعنی کاتێک من داتایەکە دەنێرم لە کۆمپیوتەرەکەمەوە، دەبێت چینی ترانسپۆرت بزانێت ئەو داتایە بۆ کامە بەشی بەرنامە دەڕوە لە کۆمپیوتەرەکەی دیکە. ئێستا دەڵێ باشە من IP ئەدرێسەکەم پێیە ئین ئەو لاپتۆپە، بەس من چۆن بزانم ئەو داتایە هی کامە پرۆتۆکۆڵە، هی کامە بەرنمەیە؟ ئایا ئی ویبسایتە؟ ئایا ئەو داتایە ئیمێڵە؟ ئایا ئەو داتایە هی بەشێکی جیاوازە؟ لە ڕێگای پۆرت نمبەر. باشە، بابێنە سەر سگمنتیشن داتا، بریتە لە پرۆسەی دابشکردنی داتە گەورەکان بۆ داتای بچووکتر کە پێی دەڵێن سگمنت. واتە کاتێک داتا لە سەرەوە لە چینی سەرەوە دێتە خوارەوە لە ترانسپۆرت، کاتێک ئەو داتایە دابش دەکرێت بۆ چینی بچووکتر تاکو لە ڕێگای شەبەکەکە بگوازرێتەوە. بەڵام کاتێک دابەشی دەکا بۆ بەشی بچووکتر، هێدری بۆ زیاد دەکا، واتە سەردێڕێکی زانیاری بۆ زیاد دەکا کە لە چەند بەشی جیاواز پێک هاتووە بە پێی پرۆتۆکۆڵەکە ئایا TCP یاخود UDP. بەڵام بە شێوازێکی گشتی بابین ئێمە باسی ئەو سەردێڕە بکەین، ئەو بەشە جیاوازانە بکەین کە زیادی دەکا.
یعنی بۆ نمونە هەر بە ئەو نمونەیە بینین یعنی ئەوە داتایەکەیە باشە ئەو داتایە کاتێک بەشی دەکە بۆ بەشی بچووکتر بۆ نمونە کردی بە دوو بەشی کرد هەر بەشێک لەوانە سەردێرێکی زانیاری بۆ زیاد دەکا تا ئەو پارچێ بزر نەبێ لە ناونێت خۆڵ بابین باسی یەکەم بکەین ژمارەی دەواازەی سەرچاوە و مەبەست پۆرت نمبەر زیاد دەکا ینی بۆ نمونە ئەوە زانیاری پۆرت نمبەرەکەیە دەزانێت لە کامە پۆرت نمبەر هاتووە زانیاریەکە ئەو بەشە و بۆ کامە پۆرت نمبەری کۆمپیوتەرەکە دەڕوە باشە ئەوە بۆ نمونە پۆرت نمبەری بۆ زیاد کرا ژمارەی ڕیزبەندی بۆ زیاد دەکرێت ئایا ئەوە ژمارەی یەکە ئەوە ژمارەی دووە دەبێت ڕیزبەندی هەبێ لە داتایەکان چونکە گەر بە شێوازێکی تێکەڵاو بڕوە بۆ کۆمپیوتەرەکەی دیکە داتایەکە سەقەت دەبێت داتایەکە تێک دەچێت چونکە ڕیزبەندیمان نییە بەڵام کاتێک ئێمە ڕیزبەندی زیاد دەکەین واتە کاتێک ئەو داتایی دابش دەکەین بۆ بەشی جیاواز ئێمە دەڵێن ئەوە بەشی یەکەمە ئەوە بەشی دووەمە ڕیزبەندی بۆ دادنین باشە ئەوە ڕیزبەندیەکەمان بۆ دانا کەواتە سەردێری ڕیزبەندیشی بۆ زیاد کرا بۆ یەک لەو بەشانە ژمارەی پشتڕاستکردنەوە ئەکنۆڵجمنت بۆ بەشە وەرگیراوەکان زیاد دەکرێت پشکنینی هەڵا زیاد دەکرێت سیگناڵی کۆنتترۆلکردن سینکڕۆنازیشن ئەکنۆلجمنت ئەوانەی بۆ زیاد دەکرێت سێگمنتەکان پاشان دەنێردرێن بۆ بەشی سێم باسی سگمنتینگی داتامان کرد واتە پارسەکردنی داتا وەگوتمان هەر داتای کە پارچە دەکرێت زانیاری گرنگ بۆ ئەو پارسێ زیاد دەکرێت تاکو بزر نەبێت لە ناو نێتوەرک یەکێک لەو شتانێکە بۆ زیاد دەکرێت گوتمان سکوینس نمبەر زۆر گرنگە بزانن بە ئینگلیزی سکوینس نمبەر واتە ڕیزبەندی ژمارەکەی کاتێک سێگمنتەکان دەگەنە بەرنامەی وەرگرەکە دەتوانن ئەم ژمارەیانە بەکاربهێنن بۆ کۆکردنی داتایەکە وە گەڕانەوەی بۆ شێوازە دروست و ئەسلەکەی خۆی باشە چونکە ئەگەر ژمارەیەکی ڕیزبەندیت نەبێ لەم بەشە داتا بچووکە ئەو داتایە لەوانەیە بزر بێ لەوانەیە تێکەڵ بێ لەوانەیە نەگاتە داتا دروستەکەی خۆی کە تۆ بۆت نردووە بۆیە دەبێت سکوینز نمبەری تێداوێ واتە ژمارەی ڕیزبەندی داتایەکەی تێداوێ تاکو ئێستا هەموو ئەو شتانێکە باسمان کرد دەتوانن بڵێن چینی سەرەوەی بابەتەکەیە بابەتە سەرەکیەکەمان کە دەبێت ئێوە زۆر گرنگجی پێ بدەن جۆری پەیوەندیە کە دەبێت زۆر ئاگداری بن ئایا کۆنێکشن ئۆرینتێت بەکاردەهێنێ یاخود کۆنێکشن لیس وە جیاوازی لە نێوان ئەو دوانە چینە وە چ پرۆتۆکۆڵێک لەم دوو جۆرە پەیوەندیە بەکاردێ بە زیاتر بابین ئێستا باسی جۆری یەکەمی پەیوەندی بکەین کە پێی دەڵێن کۆنێکشن ئۆرینتێت واتە پەیوەندیەکی متمانە پێکراو بابین باسی بکەین کۆنێکشن ئۆرینتێت کۆمنیکیشن ئاماژەیە بۆ جۆرێک لە پەیوەندی لە تۆڕەکاندا کە سەرەتا دەبێت پەیوەندیەکی متمانە پێکراو لە نێوان هەردوو لایەن دروست بکرێ پێش ئەوەی داتایەکان ئاڵوگۆڕ بکرێت نمونە وەکو پرۆتۆکۆڵی TCP ئێستا ئێمە باسی TCP ناکەیت تەنها ئەو پرۆتۆکۆڵە ئێمە باسی ئەو جۆرە پەیوەندیە دەکەین بەڵام نمونەیەک سەبارەت بەم جۆرە پەیوەندیە پرۆتۆکۆڵی TCP کە هەمان ڕێکارەکان و میکانیزمی ئەو شێوازە بەکاردەهێنێ واتە پێش ئەوەی من داتات بۆ بنێرم دەبێت پەیوەندیەک هەبێت لە نێوانمان ئەوەیان کۆنێکشن ئۆرینتێت کۆمنیکیشنە پێش ئەوەی گواستنەوەی بەشەکان دەست پێ بکە بۆ خوارەوەی مودێڵەکە پرۆسەی TCP نێردەر پەیوەندی بە پرۆسەی TCP شوێنی مەبەستەکە دەکە بۆ دامزراندنی پەیوەندیەک باشە ینی گوتمان پرۆتۆکۆڵمان هەیە TCPمان هەیە UDPمان هەیە باسی دەکەین ئەو پرۆتۆکۆڵە TCPە پێش ئەوەی سێگمنتەکان داتا بچووکەکان بنێرێ بۆ کۆمپیوتەرەکەی تر دەبێت پەیوەندی لەگەڵ بکە لەگەڵ هەمان پرۆتۆکۆڵ بکە باشە ئەو پەیوەندیە لە ئەنجامدا کە دروست دەبێ پێی دەڵێن ڤیرچوەڵ سرکت با ڤیرچوەڵ سرکت ناسراوە کەواتە یەکەم شت کە دەبێ بیزانە کۆنێکشن ئۆرینتێت کۆمنیکیشن ئەو جۆرە لە پەیوەندیە بە کورتکراوی دەتان بڵێن کۆنێکشن ئۆرینتێت واتە لەسەر میکانیزمی چ دروستکراوە دەبێت من پەیوەندی بە تۆ بکەم بە تەواوی ئێمە دەبێت یەکتر بناسین
دواتر دەتوانم داتایەکانت بۆ بنێرم ئەوە بە کورتکراوی باشە TCP پرۆتۆکۆڵەکە لەگەڵ پرۆتۆکۆڵەکەی دیکە کاتێک یەکتر دەناسن و پەیوەندی بە یەکتر دەکەن ئەو میکانزمە پێ دەڵێن ڤێرچوەڵ سێرکت باشە ینی دایرەیەکی مەجازی بازنەیەکی مەجازی ئەمە شواتە پێش ئەوەی بتوانرێت داتا لە نێوان ئامێردا ئاڵوگۆڕ بکرێت بۆ نمونە نێوان کۆمپیوتەر و سێڤەر دەبێت پەیوەندیەکی فەرمی لە نێوان ئەو دوولایەنە دروست بکرێت نمونەی ئەمەش بریتە لە Transmission Control Protocol TCP کە لە ئینتەرنێتدا بەکاردێ بۆ دڵنیابوون لە گەیاندنی زانیاری متمانە پێکرا و ڕێکوپێک باشە لە کاتی تۆقەکردنی سەتاییدا نیشنل هاندشێک لە قۆناغی یەکەمی پەیوەندی TCP ئێستا ئێمە کەمێکی دیکە باسی تریوەی هاندشێک دەکەین واتە تۆقەکردنی سێلایەن بەڵام ئەوە باسی یەکەم هەنگاو دەکا هەنگاوی یەکەم تۆقەکردن هەردوو لایەن لەسەر بڕی ئەو زانیاریانە هاوڕا دەبن کە ڕێگە پێدراوە بینێرن پێش ئەوەی دانپێدانان ئەکنەلۆجمنت لە وەرگرەوە بێ باسی ئەکنەلۆجمنتیش دەکەین کە مانای چییە ئەمەش یارمەتیدەرە بۆ ڕێخستنی ڕۆشتنی داتایەکان ڕێگری لە قەرباڵغی دەکا و هەروەها دڵنیایی دەدات لەوەی کە لایەنێک داتای زیاتر نەنێرێ کە لایەنی بەرامبەر نەتوانێت پرۆسێسی بکە باشە ینی پێش ئەوەی من داتایەکان بنێرم بۆ سێڤەرەکە یان لە سێڤەرەکەەوە بۆ من دێ لەسەر بڕی داتایەکە خۆیان ڕێک دەکەون ئەو پرۆتۆکۆڵی TCP کە ئەو کۆمپیوتەرە ئەو لاپتۆبە توانای چەندە داتا وەربگرێ بێ ئەوەی تووشی قەرباڵغی بکە یاخود نەتوانێت داتایەکان پرۆسس بکە زۆر باسی پرۆتۆکۆڵی TCP مان کرد و باسی پرۆتۆکۆڵی UDP مان کرد با ئێستا بێ بزانین ئەو دوو پرۆتۆکۆڵە بە کورتی کاریانچێت ئەوەی گرنگە بیزانن پرۆتۆکۆڵی TCP پارێزراوە کاتێک داتایەکان دەنێرێ بە پارێزراوی دەینێرێ بەڵام UDP پارێزراو نییە TCP کۆنێکشن ئۆرینتێت بەکاردێنێ کە ئێستا ئێمە باسی دەکەین باسمان کرد لە بەشی یەکەمی تەواوی دەکەین بەڵام UDP کۆنێکشن لیست بەکاردێنێ واتە بێ متمانە پێکردن بەکاردێنێ واتە پەیوەندیەک بێ ئەوەی کە پەیوەندیەکی فەرمی هەبێ لەگەل لایەنەکەی دیکە TCP خاوە UDP خێرایە TCP گواستنەوەی گەرنتی هەیە بۆ داتایەکان پرۆتۆکۆڵی UDP گەرنتی نییە بۆ گەشتنی داتایەکان پرۆتۆکۆڵی TCP بەکاردێ لەلایەن بەرنامە گرنگەکان کە پێویستیانە 100% دڵنیا بن کە داتایەکە دەگا UDP بەکاردێ لەلایەن ئەو بەرنامانە کە پێویستیان بە کاتی ڕاستەقینەیە وەکو لایف وەکو تەلیفۆن بۆ IP وەکو یاری ئەلکترۆنی ئەوانە پێویستیان بە کاتی ڕاستەقینەیە پێویستیان بەوەی نییە کە دڵنیا بن ئایا داتایەکە گەشتیتە شوێنی مەبەست یاخودنا لە TCP میکانزمی ڕێخستنی پاکێتەکانمان هەیە لە UDP میکانزمی ڕێخستنی ڕیزبەندیمان نییە لە TCP کۆنتترۆلی لێشاومان هەیە دەتوانن بڵێن کاتێک داتای زۆری بۆ دێ کۆنتترۆلی لێشاو پێی دەڵێ ڕاوەستا با داتایەکان چارەسەرکە پاشان داتان بۆ بنێرە بەڵام لە UDP ئەو میکانیزمە نییە فلۆ کۆنتترۆلمان نییە بە ئینگلیزی کە گرنگە بیزانن فلۆ کۆنتترۆل پشکنینی هەڵی پێشکەوتوی هەیە TCP لە UDP نییە میکانیزمی دامپێدانانی هەیە TCP بەڵام لە پرۆتۆکۆڵی UDP نیتی باشە لە TCP سریوەی هاندشێک بەکاردێک ئێستەکەمێکی دیکە باسی دەکەین تۆقەکردنی سێلایەن بەڵام لە پرۆتۆکۆڵی UDP ئەو میکانیزمە بەکارنایە تۆقەکردنی سێلایەن ئەوە جیاوازیەکی کورد بوو نێوان ئەو دوو پرۆتۆکۆڵە هەردووکیان کاری گواستنەوەی داتا دەکەن بەڵام تازە پێتانم وت TCP چۆن داتایەکە دەگوازێتەوە و UDP چۆن داتایەکە دەگوازێتەوە بابین سەر بابەتەکەی خۆمان کۆنێکشن ئۆرینتێت تەواویکەین فریوەی هاندشێک واتە تۆقەکردنی سێلایەن با باسی بکەین چۆن کار دەکا ئەو میکانیزمە دەبێت زۆر بەباشی لی تێبگەن چکە گرنگە بزانن فریوەی هاندشێک چییە شێوازێکە کە دوو ئامێر وەکو کۆمپیوتەر و سێڤەرێک ڕێک دەکەون لەسەر دەستپێکردنی پەیوەندی لە نێوانیان بە بەکارهێنانی پرۆتۆکۆڵی TCP بۆ دڵنیابوون لە پەیوەندیەکی متمانە پێکرا و پارێزراو نمونەیەکی ئاسانتان بۆ بێنم پێش ئەوەی بڕۆینە ناو شیکردنەوەی زیاتری سریوەی هاندشێک پێشەوەی زۆر بە تەواوی باسی بکەین دەتوانن بڵێن تۆقەکردنی سێلایەن
من پێت دەڵێم سڵاو تۆ لەوێ داتات بۆ بنێرم ئەو یەکەم قسەی منە باشە تۆ وڵامم دەدەیەوە دەڵێ بەڵێ من ئامادەم دەتوانم داتا وەربگرم قسەکەی خۆم کە بە توم وت بۆمی دەنێری و قسەکەی خۆشت لە عینە کات بۆم دەنێری من لەو حاڵەتە دڵنیام کە تۆ لە خەتی قسەکەی منیشت بۆ من نرد و هەروەها خەبەری منیشتدا کە تۆ ئامادەی باشە من چ دەکەم دووبارە پێت دەڵێن باشە ئاگادار بە نامە داتات بۆ دەنێرم ئەوەیان بزانە بووە سێ پرۆسەی یەکەم من بە تۆم وت ئایا تۆ لەوێی تۆ لە خەتی ئامادەی داتا وەربگری سڵاوەکەت لێ دەکەم پرۆسەی دووەم تۆ نامەکەی من بۆ من دەنێریەوە باشە وە قسەکەی خۆشت بۆم دەنێری پرۆسەی سێم من دووبارە پێت دەڵێم باشە داتات بۆ دەنێرم ئاگادار بە لە دوای ئەو پرۆسەیە ئەو زەداتات بۆ دەنێرم ئەوەیان پێ دەڵێ ئێمە سریوەی هانشێک لە پرۆتۆکۆڵی UDP کە گوتمان خراپە باش نییە گرنتی تێدا نیە متمانە پێکردنی تێدا نیە سریوەی هانشێک بەکار ناهێن تەنها پێت دەڵێت تۆ ئاگاداری لە خەتی پاستەخۆ داتایەکەت بۆ دەنێری ئەوە UDP باشە بەڵام لە TCP کە پرۆسەی تۆقەکردنی سێلایان بەکاردەهێنێ بۆ یەکەمێک خاوە لە هەمووشت بەکار نایە خۆگەر UDPمان نەدەبوو تەنها TCPمان دەبوو بەڵام چونکە کەمێک خاوبوونی تێدایە ئەو پرۆسەیە کەمەک خاوبوونی تێدایە کاتێک پێ دەڵم سڵاو تۆ مەوجودی داتات بۆ بنێرم تۆ نامم بۆ دەنێریەوە دووبارە دەڵێ بەڵێ من مەوجودم داتایەکەم بۆ بنێرە دوای دووبارە پێت دەڵێم ئاگادار بەوە بۆ دەنێرم ئەوە خاوبوونێک تێدایە ئەو پرۆسەیە بەڵام لە وینندۆوین کە کەمێکی دیکە باسی دەکەین کەمێک دەتوانین ئەو خاوبوونەوە خێراتر بکەین باشە بابین ئێستا دووبارە باسی بکەین بە شێوازێکی ڕێکوپێ هەنگاوی یەکەم کە لە سێ پیتە نووسراوە SYN کە دەبێت دیزانن وەکو سڵاوەکە سڵاو دەمەوێت قسە بکە بەم شێوازە بەڵام خۆی ئەو پەیامە پێی دەڵێن ئێمە سینکڕۆنایز زانیتان یەکەم شتە یەکەم پرۆسەیە کە ئامێری نێردەر دەینێرێ بۆ وەرگر یەکەم شتە سینکڕۆنایز کە لە سێ پیتە SYN یەکەم کۆمپیوتەر کلاینت نامەیەک بۆ سێڤەرەکە دەنێرێت پێی دەڵێ سڵاو دەمەوێت پەیوەندی بکەم تۆ لەوەی ئەم پەیامە پێی دەوترێت سینکڕۆنایز هەنگاوی دووەم سێڤەرەکە هەنگاوی یەکەم کۆمپیوتەرەکەمە منم کە نامم بۆ سێڤەرەکە نرد چیم بۆ نرد سینکڕۆنایز ئاگادار بن باشە هەنگاوی دووەم کە سێڤەرەکە وڵامم دەداتەوە دەڵێت من لێرم وە پێشوازی بە پەیوەندیەکە دەکەم ئەوە چی پێ دەڵێن ئێمە پێ دەڵێن ئەکنۆڵجمنت واتە وڵامی منی داوە متمانە پێکردنەکەی دا بە من باشە ئەو پێ دەڵێن ئەکنۆڵجمنت با ئێستا بێن باسی بکەین سڵاو من لێرم و ئامادەم بۆ پەیوەندیکردن ئەم پەیامە پێی دەوترێت سینکڕۆنایز لەگەڵ ئەکنۆڵجمنت هاوتاکردن و دام پێدانان واتە سینکڕۆنایزەکەی منی نرد لەگەڵ ئەکنۆڵجمنتەکە واتە قسەکەی توم بۆ گەیشت و دام پێدانانی خۆم کە ئامادەم بۆ وەرگرتنی داتە ئەویشت بۆ دەنێرم باشە ئەوە هەنگاوی دووەمە ئاگادار بن یەکەم جار سینکڕۆنایز دەنێرم بۆ سێڤەرەکە لە وەڵامدانەوەی من چیم بۆ دەنێرێ سینکڕۆنایزم بۆ دەنێرێ و ئەکنۆڵجمنتم بۆ دەنێرێ ئەو دوو شتم بۆ دەنێرێ باشە هەنگاوی سێەم خۆم چی بۆ سێڤەرەکە دەنێرم تا سێڤەرەکە بزانێت کە قسەکەی وی بۆم گەیشت ئەکنۆڵجمنتی بۆ دەنێرم دووبارە سوپاس با دەست پێ بکەین ئەکنۆڵجمنت کۆمپیوتەرەکە وڵامی سێڤەرەکە دەداتەوە سوپاس با دەست پێ بکەین بە قسەکردن یاخود بە گواستنەوەی داتا ئەم پەیامە پێی دەوترێت ئەکنۆڵجمنت لە سێ پیت پێکاتوە ACK ئەکنۆڵجمنت واتە دام پێدانا بۆ کەمێک زیاد باسی ئەو پرۆسەیەم کرد سریوەی هانشێک کە زۆر گرنگە لی تێبگرن دوای ئەم هاوتاکردنە پەیوەندیەکە دادەمزرێ وە گواستنەوەی داتا دەست پێ دەکات ئەوە سریوەی هانشێک بوو کە باسمان کرد هیوادارم زۆر باشی لەم
بەشە تێگەیشتە بن. باشە بەس دەبێت تێبینی بدەین بەوەی کە هەندێک جار قەرباڵغی لە تۆڕەکە ڕوودەدا بەهۆی ئەوەی کە ئامێرێکی خێرا داتایەکی خێرا دەنیرێ بۆ ئامێری بەرامبەر بەڵام ئەو ناتوانێت بۆ خێراییە پرۆسەی بکاتن و هەندێک جار چەندین ئامیر یەک ڕێگا بەکاردەهێنن بۆ نردنی داتایەکان لەوانەیە ئەویش تووشی قەرباڵغی بکاتن پێشەوەی باسی فلۆ کۆنتترۆل بکەین کۆنتترۆلی لێشاوی داتا با بین بە کورتی باسی ئەو پێناسەی دەستەواژی ئینگلیزانە بکەین یەکەم شت کۆنێکشن ئۆرینتێدمان هەبوو گوتمان جۆرێکە لە پەیوەندی کە پێویستی بە ئامادەکاری پێشوەختە هەیە پێش ئەوەی داتایەکان بنێردرێن وەکو نمونە پرۆتۆکۆڵی TCP کە هەردوو لایەن دڵنیا دەبن لەوەی کە ئامادەن پێش دەستپێکردنی پەیوەندی پێناسەی دووەمی ڤێرچۆڵ سرکتمان هەیە هێڵێکی مەجازیە لە نێوان دوو ئامێردا لە کاتی پەیوەندیکردندا دروست دەبێ بەکاردێ بۆ ڕێخستن و دڵنیابوونی گەیاندنی داتا بە شێوەیەکی دروست وەک ئەوەی ڕێگایەکی تایبەت بۆ داتایەکان هەبێ نمونە فریوەی هانشێک ئۆڤەرهێت هەموو ئەو شتانە کە پێویستمانە پێش ئەوەی پەیوەندیەکە باشی کار بکە یانی بارگرانیەکی زیادە ئۆڤەرهێت بەو مانایە دێ یان ئێمە چۆن گوتمان سێگمنتێک لە داتا ئێمە ڕاست ئەوها سێگمنتەکە نانێری چەندین سەردێری بۆ زیاد دەکەین وەکو ژمارەی پۆرتەکە ژمارەی ریزبەندی داتایەکە هەموو ئەو شتانێکە بۆ زیاد دەکرێت بۆ ئەو بەشە سێگمنتە ئەوە دەبێتە بارگرانیەکی زیادە بۆ داتایەکە بەو مانایە دێتن ئۆڤەرهێت ینی پرۆسەیەکی بارگرانیت هەیە باشە فریوەی هاشێک تۆقەکردنی سێلایەن سێ هەنگاوە بۆ دامزراندنی پەیوەندی لا TCP داواکاری دەستپێکردنی پەیوەندی سینکۆڕۆنایز قبولکردن و پشڕاستکردنەوە سینکڕۆنایز و ئەکنۆڵجمنت پشڕاستکردنەوەی کۆتایی بۆ دەستپێکردنی گواستنەوە ئەکنۆڵجمنت دەنێردرێت ئەوە کورتکراوێت بوو لەسەر ئەو دەستەواژە ئینگلیزیە ئەو شانە کە دەبێت بیزانن بایستا بین باسی کۆنتترۆلکردنی لێشاو بکەین فلۆ کۆنتترۆل کە زۆر گرنگە ئێوە دەبێت بیزانن کە فلۆ کۆنتترۆل لە ناو ترانسپۆرتە لە ناو لایری چوارەمە پرۆتۆکۆڵی TCP جێبەجێ دەکا بەڵام پرۆتۆکۆلی UDP ئەو فلۆ کۆنتترۆلە جێبەجێ ناکە کۆنتترۆلی لێشاو با بزانین کۆنتترۆلی لێشاو مانای چییە و چۆن کار دەکا ڕێگە بە وەرگر دەدات ینی ئەو کەسێک کە داتایەکەم لێ وەردەگرێ کۆنتترۆلی بڕی ئەو زانیاریانە بکات کە لە نێردەرەوە وەرگیراوە ڕێگری دەکات لە کۆبوونەوەی زانیاری لە بیرگەی ئامیری وەرگردا بافەر کە ئەمەش دەبێتە هۆی لە دەستدانی زانیاریەکان بە هەمان شێوەی ترافکلایت کار دەکا ئەگەر بافەڕەکە ئین وەرگرەکە پڕ بوو ئەوە سیگناڵی ئامادەنیە دەنێرێت ینی ڕاوەستە با داتایەکان پرۆسە بکەم پاشان بینێرە کاتێک بافەڕەکە بەتاڵ دەبێ سیگناڵی ئامادەبوون ڕێدی دەنێرێت بۆ نێردەر تاکو گواستنەوەکەی خۆی تەواو بکە با نمونەیەکی بچووکتان بۆ بهێنم سەبارەت بە کۆنتترۆلکردنی لێشاو و هەروەها بە بەفەر یعنی بۆ نمونە ئەوە کۆمپیوتەری بەرامبەرە باشە کۆمپیوتەری بەرامبەر شوێنێکی هەیە کە داتایەکانی بۆ دەنێرم لەو شوێنەوە وەری بگرێت چارەسەری بکە ئەو شوێنە پێی دڵین بافەر دەتوانم بڵێن شوێنێکە بۆ خەزمکردنی کاتی بۆ فیلەکان تا فیلەکە چارەسەر دەکە سێگمنتەکان چارەسەر دەکە ئێستا ئەوە بۆ نمونە من داتای بۆ دەنێرم داتا بۆ کۆمپیوتەرەکەی بەرامبەر دەنێرم باشە ئەوە بۆم نارد ئەو لە حاڵەتی نۆرماڵ داتایەکە هەڵدەگرێت سێگمنتەکان هەڵدەگرێت چارەسەریان دەکا بۆ نموناوە دەڵێ بەشی یەکەمە ئەوە بەشی دووەمی داتایەکەیە ئەوە بەشی سێمی داتایەکەیە ئێمە لێرە کێشەمان نییە چکە لێشا و داتایەکی بە لێشاوی بۆم نەنارد توانی چارەسەری بکە بەڵام چی ئەگەر لە حاڵەتت ئەوە بافەڕەکەیە باشە بافەر ینی ئەو شوێنە کە لەناو میمۆریەکەی هەیە کاتێک دێم داتایەکی زۆری بۆ دەنێرم ئاوا بەم شێوازە ئەو حتا قڵێک چارەسەر دەکا یەک سێگمنت چارەسەر دەکا من دوو دانەی دیکەی بۆ دەنێرم سیرکەن لەو حاڵەتە بافەڕەکەی پڕ بوو ینی شوێن نما من داتای زیاتری بۆ بنێرم سێگمنتی زیاتە سیرکە سێگمنتەکە بزر دەبێ ناتوانێ لەو حاڵەتە ئەو چ دەکا ئیشارەتەکەم بۆ دەنێرێ دەڵێ نۆت ڕێدی ڕاوەستە من ئامادە نیمە بە ئەوانە چارەسەر کەم کە چارەسەرەکەی تەواو بوو ئەو کاتەی داتان بۆ بنێرە
ئەو چ دەکە دێ کاری خۆی دەکا سێگمنتەکان ڕێک دەخا باشە هەر شوێن ماوە لەناو بافەرەکە دووبارە ئیشارەتم بۆ دەنێرێ دەڵێ ڕێدی ئامادەم داتان بۆ بنێرە شوێنی بەقاڵم هەیە لەناو بافەرەکە من دێم داتایەکانی دیکەی بۆ دەنێرم ئەم میکانیزمە پێی دەڵێن کۆنتترۆلکردنی لێشاو کۆنتترۆلکردنی لێشاوی داتا فلۆ کەنترۆل فلۆ کەنترۆل لە کامە چین ئیش دەکە لە کامە چین هەیە لە ناوچینی ترانسپۆرت چینی گواستنەوە کامە پرۆتۆکۆل جێبەجێ دەکا پرۆتۆکۆڵی TCP جێبەجێ دەکا پرۆتۆکۆڵی UDP جێبەجێ ناکە کە گوتمان دوو پرۆتۆکۆڵن بۆ گواستنەوە بەکاردێ فلو کۆنتترۆل ئەوەی ئەو میکانیزمی ئێستا کە باسم کرد لە ناو TCP کار دەکا باشە تریوەی هاندشێک کە باسم کرد تازە لە ناو TCP کار دەکا باشە TCP لە کامە جۆری پەیوەندیە لە ناو کۆنێکشن ئۆرینتێد کۆمیونیکیشنە باش بابینە سەر گواستنەوەی زانیاری متمانە پێکرا گواستنەوەی زانیاری متمانە پێکرا و ڕیاڵبل داتا ترانسپۆرت لە ڕێگای کۆنێکشن ئۆرینتێت لە نێوان هەردوو سیستەمدا بەدی دێت و ئەم تایبەتمەندیانەی خوارەوە لە خۆ دەگرێت یەکەم دڵنیابوون لە وەرگرتن ئەکنۆڵجمنت هەر بەشێکی سێگمنت کە وەرگیرە دانپێدانان بۆ نێردەر دەنێرێت یعنی هەر بەشێکی سێگمنت وتمان داتا گەورەکە کە دەکرێتە بەشی بچووک ئەو بەشی بچووکە کە دەینێرم دەبێت ئەکنۆڵجمنتم بۆ بێ دانپێدانانێکم بۆ بێ کە من سێگمنتەکەم وەرگرت باشە ئەوە یەکەم شتە لە گواستنەوەی متمانە پێکراو کە ئەوە لە ناو TCP کار دەکات دووەم دووبارە ناردن ڕیترانسمیشن کاتێک داتا سێگمنتەکەی تۆم بۆ نەگەیشت باشە من چت پێ دەڵێن بۆم بینێرەوە سێگمنتی دووەمم بۆ بنێرە بەدەستم نەگەیشت باشە هەر سێگمنتێک کە دانیان پێدا نەدرێت ئەکنۆڵجمنتم بۆ نەهات دووبارە دەگوازرێنەوە باشە خۆی پرۆسەکە چۆن دەبێ کاتێک من سێگمنتت بۆ دەنێرم چەندسانیەک چاوەڕێ دەکەم کە تۆ ئەکنۆڵجمنتت بۆ من نەنارد بە منت نەوت سێگمنتەکەتم وەرگرت من دەزانم کە بەدەستت نەگەیشتووە دووبارە بۆ دەنێرم ئەو کات تۆ بە من دەڵێ وەرم گرت ئەکنۆڵجمنتم بۆ دنێری باشە ڕێخستنمان هەیە سکویزینگ سێگمنتەکان بە پێی ڕێکوپێکی سەرەتایی خۆیان لە شوێنی کۆتاییەکە لە ئامێرەکەی دیکە ڕێک دەخرێن واروەها بەڕێوەبردننی لێشاویشمان هەیە بۆ ئەوەی قەرباڵغی باری زۆر لە دەستدانی زانیاری دروست نەبێت هەموو ئەو شتانێک کە باسم کرد لە ناو ڕیاڵبل داتا ترانسپۆرە ینی گواستنەوەی زانیاری و داتا بە شێوازێکی متمانە پێکراو باشە کە من سێگمنتێکت بۆ دەنێرم دامپێدانانم بۆ دەنێری سێگمنتێک بزر بوو یەکەیەکی داتا پارچەیەک لە داتا کە بزر بوو دووبارە بۆ دەنێرمەوە تۆ کۆنتترۆلکردنی لێشاوت هەیە پێش ئەوەی ئێمە پەیوەندی بکەیت جۆری تۆقەکردنی سێلایەن بەکاردەهێنین دڵنیا دەبین لەگەڵ یەکتری لە پەیوەندیەکە پاشان داتایەکە دەنێرین ئەوە هەمووی لە ناو بەشی کۆنێکشن ئۆرینتێد کۆمیونیکیشنە و هەروەها لە ناو پرۆتۆکۆڵی TCPشە ئەو شێواز و میکانزمی گواستنەوەی داتا باوین ئێستا باسی ویندۆوینگ بکەین کە لە ناو پرۆتۆکۆڵی TCP بەکاردێت چەمکی پەنجەرە بەکاردێت بۆ کۆنتترۆلکردنی بڕی ئەو زانیاریانە کە گواستنەوەیەک دەتوانێت بینێرێت بەبێ ئەوەی چاوەڕێی پشڕاستکردنەوە لە وەرگر بکات تا پەنجەرەکە تا ویندۆوینگ گەورەتر بێ دەتوانین داتای زیاتر بە یەک جار بینێری بانمونەیەکی کورتان بۆ بهێنم سەبارەت بم بابەتە تاکو کاتێکی زۆری پێنەچێت من گوتم کاتێک تۆ سێگمنتێک دنێری دەبێت چاوەڕێی ئەکنۆڵجمنت بی واتە چاوەڕێی وڵامی کۆمپیوتەرەکە دەبی کە داتایەکەی وەرگرت سێگمنتەکەی وەرگرت باشە بهینە بەرچاوت چی ئەگەر من دەیان و هەزاران بەشی سێگمنتم هەبێ بۆ نمونە ئەوەندە سێگمنتم هەیە زۆرە ئەگە زۆرتریشم هەبایە ئایا من دەبێت بە نەفسی پرۆسە یەک سێگمنتی بۆ بنێرم دەبێت چاوەڕە بم تاکو ئەکنۆڵجمنتم بۆ دەنێری پاشان سێگمنتی دووەمی بۆ دەنێرم و دەبێت چاوەڕێی ئەکنۆڵجمنتی وی بم واتە چاوەڕێی وڵانی وی بم کە سێگمنتی دووەمی وەرگرت بەم شێوازە پرۆسەکە زۆر خاو دەبێت وە منیش گوتم من هەزاران بەشی سێگمنتم هەیە باشە ویندۆوینگ لێرە چ دەکا
تاکو پرۆسەکە خێراتر بکە ئەوەیە من بە جیاتی یەکی بۆ بنێرم باشە چ دەکەم دێم سێ سێگمنت بۆی دەنێرم یعنی ئێستاەوە بۆ چوار دانەی بۆ دەنێرم ئاوە بزانم ئەو چ دەڵێ ئەو ئەکنۆلۆجمنتم بۆ دەنێری دەڵێ هەر چواریانم وەرگرت پێنجەم بنێرە من دووبارە ڕێژەکە زیاتر دەکەم یعنی من کە زانیم چواری پێ قبول کرا دێم ئەو جارە دەی بۆ دەنێرم پاشان بیستی بۆ دەنێرم بێک کات باشە ئەوەیان پرۆسەکە خێراتر دەکات بەجیاتی ئەوەی من ڕاوەستم دانەدانە بۆی بنێرم و چاوەڕێی ئەکنۆلۆجمنتی وی بم نەخێر من بڕێکی زۆری سێگمنت دەنێرم مادەم ئەو توانی پرۆسەی بکە و توانی وەری بگرێ من ڕێژەکە زیاتر دەکەم ئەوەیە پێ دەڵێ وینندۆوینگ با نمونەیەکی دیکە بهێنین بۆ ئەو کەسانەی کە لەوە تێنەگەیشتن لە بابەتی وینندۆوینگ تۆ کەسێکی پۆستەچیت هەیە پۆستەت بۆ دەباتە ماڵەکان دەگەڕێتەوە دەڵێ پۆستەکەم گەیاندە شوێنی مەبەست پۆستەیەکی دیکەم بدێ باشە تۆ 500 پۆستت هەیە گەر بەم میکانیزمە کار بکە یەک پۆستەی بدەمێ باشە چاوەڕێ بکەم تا دەیباتە ماڵەکە و دەگەڕێتەوە پاشان پۆستەیەکی دیکەی بدەمێ بەم شێوازە 500 پۆستە لەوانەیە بە چەند ڕۆژیش تەواو نەبێ باش من چی دەکەم دەڵێم دە پۆستەی دەدەمە پۆستچیەکە دە پۆستەی دەدەمێ دەڕوا دە پۆستەکە بڵاو دەکاتەوە دەگەڕێتەوە دەرێتەوە و دە پۆستەکەم دابش کرد ئەو جارە دێم 50 پۆستەی دەدەمێ 50 پۆستەکەش دەگەیەنیتن و دەگەڕێتەوە بەم شێوازە تاکو پرۆسەکەمان خێراتر بێ یعنی بزانن کا ئەوەی کە من یەکێک پۆستەی بدەمێ و بڵاوی کاتەوە بگەڕێتەوە نەخێر من 100 پۆستەی دەدەم هەر 100 پۆستەکە بڵاو دەکاتەوە و دەگەڕێتەوە بەم شێوازە میکانیزمەکە خێراتر دێ بۆچی وینندۆوینگ بەکاردەهێنین چونکە چاوەڕوانی دامپێدانانێک دوای هەر پارچەیەک لە گواستنەوەی داتایەک بە شێوەیەکی بەرچاو گواستنەوەکەمان خەڵ دەکاتەوە بابینە سەر بابەتێکی دیکە ئەکنۆلۆجمنت کە لە سێپیت پێک هاتووە ACK کە لە ناو پرۆسەی TCP بەکاردی واتە وەرگەر بە تۆ دەڵێ لە کاتی وەرگرتنی داتایەکە بەڵێ من داتایەکەم وەرگرت ئەوەشیان یارمەتی دەرە بۆەوەی کە تۆ بزانی کە داتایەکەت گەیشت بۆ شوێنی مەبەست ئەوەیان پێ دەڵێن ئەکنۆلۆجمنت با پێ کۆ بزانین ئەکنۆلۆجمنت چییە پشواسکردنەوەی وەرگرتنی زانیاری ئەکنۆلۆجمنت دڵنیایی دەدات لەوەی کە داتایەکان بە دروستی گەیشتون بۆ شوێنی مەبەست بێ لە دەستدانی داتا یاخود دووبارە بوونەوە ئەمەش لە ڕێگای میکانیزمی پۆزتیڤ ئەکنۆلۆجمنت with retransmission بەدیدێ لەگەڵ وەرگرتنی زانیاری ئامێری وەرگر دانپێدانان ئەکنۆلۆجمنت بۆ نێردەر دەنێرێ کاتێک من سێگمنتێک دەنێرم بۆ کۆمپیوتەری بەرامبەر کۆمپیوتەرەکەی بەرامبەر وەڵامم دەداتەوە نامەیەکم بۆ دەنێرێ کە پێک هاتووە لە سێ وشە ئەکنۆلۆجمنت ACK واتە من سێگمنتەکەی تۆم وەرگرت داتایەکەی تۆم وەرگرت باشە شێوازەک هەیە تاکو من بزانم داتایەکەی بۆ نەڕۆی نەگەیشت ئەویش لە ڕێگای تایمەر لە ڕێگای کاتێک دادنین کە من سێگمنتەکەم بۆ نارد کاتێکی کەم دەژمێرم ئەگەر ئەو وەڵامی منی نەداوە ئەکنۆلۆجمنتی بۆ من نەنارد من دەزانم سێگمنتەکەی وەرنەگرت دووبارە سێگمنتەکەی بۆ دەنێرمەوە ئەوەیانە سەبارەت بە بابەتی ئەکنۆلۆجمنت زۆر گرنگە کە بزانی پشتڕاستکردنەوەی وەرگرتنی زانیاری ئێستا ئێمە تەواومان کرد سەبارەت بە کۆنێکشن ئۆرینتێد کۆمیونیکیشن شێوازێکە لە جۆری پەیوەندی متمانە پێکراو کە گوتمان میکانیزم و پرۆسەی جیاواز بەکاردەهێنێ بۆ ئەوەی دڵنیابێ لەوەی کە داتایەکە زانیاریەکە بە شێوازێکی دروست بێ دووبارە بوونەوە بێ لە دەستدانی داتا بە شێوازێکی پارێزرا و گەشتۆتە شوێنی مەبەست ئەوەیان کۆنێکشن ئۆرینتێد کۆمیونیکیشن بوو جۆرێک بوو لەو شێوازی ناردنی داتا کە گوتمان یەکێک لە هەرە بەناوبانگترین پرۆتۆکۆڵەکان کە لەناو ئەو جۆرە پەیوەندیە کار دەکا پرۆتۆکۆڵی TCP باشە با ئێستا بین باسی کۆنێکشن لیست بکەین کە جۆرێکە لە پەیوەندی کە شێوازەکەی وی چۆنە بێ پەیوەندیە ینی من پێویستم بە
دامزراندنی پەیوەندی پێشوەختە نییە بۆ ئەوەی داتایەکانت بۆ بنێرن و پێویستم بە ئەکنۆڵجمەندی تۆ نییە بە ئەو پشتڕاستکردنەوەی تۆ نییە کە بۆم بنێری من ڕاستەوخۆ بۆ دەنێرم چۆن لێکەمەوە گوتم بینە بەرچاوە دوو کۆمپانیای گواستنەوەی کاڵات هەیە TCP UDP ئەوەی کە کۆنێکشن لیست بەکاری دەهێنێ UDPە باشە کۆمپانیایەکی خراپە گرنگجی نادە بەوەی کە داتایەکە گەشتۆتە شوێنی مەبەستی یاخودنا سریوەی هەنشێک بەکار ناهێنێ کۆنتترۆلکردنی لە شاوی داتای نییە بەڵام خێرایە ئەوەیە کە لێرە هەندێک جار بەکاردێ چونکە خێرایە لە لایف بەکاردێ چونکە خێرایە داتایەکە دەنێریتن ڕاستە خۆ بێ ئەوەی هێدەری زیاتر و بارگرانیەک بکاتە سەر داتایەکە لە گەیم و یاری ئەلکترۆنی ئۆنلاین بەکاردێ UDP لە پرۆسی تەلیفۆن UDP بەکاردێ چونکە خێرایە داتا و بار هەرگرانیەکی زیاتر ناخاتە سەر داتایەکان بۆیە هەندێک جار UDP بەکاردێ UDP شێوازی کۆنتترۆل لیست بەکاردەهێنێ با پێکەوە پێناسەکەی بکەین و باسی نمونونەکانی بکەین کۆنێکشن لیست بێ پەیوەندی شێوازێکە بۆ گواستنەوەی داتا بێدا مەزراندنی دانیشتێکی پەیوەندی پێشوەختە لە نێوان نێردەر و وەرگەردە زۆر وازەحە قسەکە بێ ئەوەی کە من دانیشتێک دروست بکەم نێوان من و تۆ وەک TCP کە پێش ئەوەی بینێرم دەبێ بزانم ئایا تۆ لەوەی داتات بۆ بنێرم سێ جارم تۆقەی سێلایەنە نەدەکەین و هەردووکمان ڕێک دەکەوین سەبارەت بە بڕی زانیاری کە بۆ دەنێرم و هەروەها گوتمان کۆنتترۆڵی لێ شاومان هەیە ئەگەر داتایەک ون بوو دووبارە بۆ دەنێرمەوە ئەگە داتایەک بزر بوو بۆ دەنێرمەوە ئەوە هەموو ئەو شتانەی تێدا نیە باشە بێ دامزراندنی دانیشتێکی پەیوەندی پێشوەختە لە نێوان نێردەر و وەرگردە گرنگترین تایبەتمەندیەکانی کۆنێکشن لیست بریتە لە هیچ پشتڕاستکردنەوە یان دووبارە گواستنەوەیەکی بۆ زانیاری نییە هیچ گەرنتی بۆ داتایەکانی نییە لە کاتی گەیشتن خێراترە لە پەیوەندی لا کۆنێکشن ئۆرینتێت کەمتر جێی متمانەیە هەندێک وێنەی پێکەنی ناوی جوانم بۆ ئێوە داناوە تاکو زیاتر لە بابەتەکە حاڵی بن سەیری TCPکەن داتایەکە منداڵەکە نووسیتی لە سەری داتا چۆن بە جوانی و بە ئاگاداری منداڵەکە خاتە سەر سەرینەکە بەڵام سەری UDPکەن ڕاستەخۆ داتایەکەی فڕێداوە بێ ئەوەی بە هیچ شێوازێک دڵنیابێ وێنەی دووەم دەڵێ من کاتێک ویبسایتێکم کردەوە لە ناو براوزەر ڕاستەوخۆ پرۆتۆکۆڵی TCP/IP تۆقەی کردووە لەگەڵ سێرڤەر دەتوانن بینەری ئەو شتەش بن هە لەناو بەرنامەی وایرشاک دەبینە ڕاستەوخۆ پرۆتۆکۆڵەکانی TCP دەستی بە کار کردووە سەیری وێنەی سێم بکەن TCP سێ دەستی هەیە چکە سێ جاران تۆقەت لەگەڵ دەکا بەڵام UDP کارتۆنەکەی ڕاست لە ناو سیارەکە فڕێدایتە دەرەوە طبعا کارتۆنەکەش بە مانای داتا دێ لێرە سەری ئەم وێنەیەش بکەن TCP کارتۆنەکەی بەڕێکوپێکی پێشکەش کردووە بەڵام تەماشای UDPکەن بەبێ هیچ بەرپرسیارەتێک ڕاستەخۆ کارتۆنەکەی فڕێداوە ئەوەیە کە لە ڕاستیدا ڕوودەدا لە نێوان ئەو دوو پرۆتۆکۆڵە هەموو شتێک بوو کە باسمان کرد سەبارەت بە ترانسپۆرت لەیر لە چۆنیەتی کارکردنی چۆن داتا دەگوازێتەوە وتمان یەکەم جار داتایەکاندا بەش دەکا سێگمنتی دەکا پۆرت نمبەریمان باس کرد باسی فلۆ کۆنتترۆلمان کرد باسی کۆنێکشن ئۆرینتێتمان کرد کۆنێکشنی پەیوەندی متمانە پێکرا و باسی کۆنێکشن لیزمان کرد کە گوتمانی UDP بەکاری دەهینیتن باسی هەموو شتێکمان کرد کە گرنگە دیزانی سەبارەت بە ترانسپۆرت لەیر هاوڕان وازەن گەشتنە کۆتایی وانەی ئیمڕۆمان هیوادارم زۆر باشی لەم وانەیە تێگەشت بن وانەی داهاتوەتان بینمەوە هەرشاد و بەختەوەر بن یاسیتان لەگەڵ بوو خوددا حافیز